لە کاتی هاتنی پەتای نەگریسی کۆرۆنا و کەرەنتینەکەدا زۆر ئازایانە و لە خۆبردووانە هەرکەس بە پێی توانا و لە مووقعی خۆی بەدڵسۆزی خزمەتی کردووە. ئێمە بە نوێنەرایەتی کۆمەڵانی خەڵک وەک لیژنەی کۆمەڵایەتی کە پێشنیاریان کرد دەستخۆشیەک بکەین، سوپاسان بکەین، وەفا و پێزانینێک بە ناوی هاوڵاتیەکانمانەوە دەبڕین بۆ ئەو ئەرکومان و بوون و خزمەتگوزاریە کە ئەیکەن لە ناوچەکە. داوای لێبوردن لە خەڵکی خۆشەویستی شارباژێڕەکەم کە لەو ماوەیە نەمانتوانی وەک پێویست خزمەت بکەین، هۆکارەکەشی لای هەموو لایەک ئاشکرا و ڕوونەکە چەند ساڵێکە قەیرانی دارایی یەخەی بە حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە و نەمانتوانیوە پرۆژە خزمەتگوزاریەکان وەک خۆی جێبەجێ بکەین.